خێزانم پێکێنە، سوپاس بۆ خوا ژیانمان زۆر خۆش بوو. ئەگەر بڵێم هەر هیچ کێشێکمان نەبووە ئەمە ڕاز نییە، چونکە لە هەموو ماڵێکدا دەنگ بەرزکردنەوە ڕوو ئەدا، بەڵام سوپاس بۆ خوا لە ڕێز و ئیحترام دەرنەچووە. ئەمەش دوو هۆکارە. هۆکاری یەکەم ئەگەڕێتەوە بۆ خێزانم، چونکە هەر کات من تووڕەبوو بێتم ئەو بێدەنگ بۆ و زانیوێتی بێدەنگ ئەبێ بە دڵنیاییەوە منیش ڕێزی تووڕەبوونی ئەوم گرتووە. شەو بۆ هەرگیز هەوڵی نەداوە دژی من کار بکە یاخود قسە بکە، هەرگیز لە پاشەم لەو لای کەس باسی خراپەی منی نەکردووە، بۆیە منیش لە بەرچاوم نەکەوتووە، هەر خۆشم ویستووە. ئەوەی منیش حەزم لێبوو بێت ئەو بۆی ئامادە کردوم. بەڕاستی توانیوێتی ژنێکی زۆر باش بێت و دایکێکی باش بێ. ئەمە هۆکاری ئەوە بووە کە زیاتر حەزمان کردووە ژیانمان بەردەوام بێ. هۆکارێکی تریش کە من بیرم لێ کردوتەوە ئەوەیە من تەمەنم 39 ساڵە و بەرەو کامەڵبوونی تەمەن ئەڕۆم. تازە تەمەن بەشی ئەوەی تێدا نەماوە بە دوای کاری بێمەعنا و شتی خراپەوە بم. ئاینەکەشم ڕێگەم نادا، چونکە مرۆڤ هەر هەڵەیەک بکە لە تەمەنی 20 تا 25 ساڵی کات و زەمەنێکی لەبەردەستدایە خۆی هەڵبسێنێتەوە. بەڵام ئەگەر مرۆڤ لە 30 بۆ 35 ساڵی هەڵەی کرد بە درەنگ کەسایەتی خۆی بۆ دروست دەکرێتەوە. خۆتەمەنی 35 بۆ 40 ساڵی بەڕاستی زۆر ئاستەمە هەستانەوەی کەسایەتی مرۆڤ. جا ئەم ڕۆژدە و پێگەیشتنە لە ڕووی عەقڵ و کەسایەتیەوە زیاتر هانت ئەدا بۆ ئەوەی پابەندبی بە خێزانەوە و هەمیشە تەندروست بیر بکەیتەوە. ساڵی یەکەمی ژیانمان هیچ ئیقامەم نەبوو، بەڵام بەردەوام مافی کارکردنم هەبوو. ساڵی دووەم ئیقامە و وەرەقەی کاریشم لێوەرگیرایەوە. هەموو سەری مانگێک نامەیەکم بۆ ئەهات لە دەوڵەتی نەرویجە و ئەیانوت خۆت ئامادە بکە بۆ گەڕانەوە. ئەگەر خۆت بێیتە لامان پارەی بلیتەکەت بۆ ئەدەین و بەلاشە. تەنانەت چەند جار نەخۆش کەوتم، چوومە خەستەخانە، هیچ ناوێکم نەبوو، ناچار هەروە ئەهاتمە دەرەوە بێ ئەوەی چارەسەر وەربگرم. نەم ئەتوانی هیچ خانوویەک بەکرێ بگرم، چونکە ناوم نەمابوو لە فەرمانگەی تۆماس ڕەجستێر. یەک چارەم هەبوو، ئەیانوت ئەبێت بگەڕێیتەوە بۆ ئەو شارەی کە یەکەم جار لێی بوویت. خۆ ئەگەر بژمردمایە نەئەچوومەوە بۆ ئەو شارە، چونکە زۆر ناخۆش بوو. سوپاس بۆ خوا من هەر ژیانم باش بوو، پارەم هەبوو، هەرگیز کەم و کورتیم بەخۆمەوە نەبینی. ڕۆژێک لە ڕۆژانیش نەچوومەتە سۆسیالی نەرویج و داوای پارەیان لێ بکەم. یەکەم جار کە ماڵیان دامێ یەک جار وەرم گرت، نووسرا بوو فەقیرانەیە. ئیتر ئەوەندەم خەفەت خوارد هەر ئەو مانگە وەرم گرت، یەکسەر چوون بۆ کارکردن. کۆتایی ساڵی 2006 بوو، خۆم و خێزانم بڕیارماندا بڕۆین بۆ وڵاتێکی تر. لە وڵاتانەی هەڵمان بژارد، مالیزیا و سعودیا و سودان و کەنەدا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. بۆ ئەم مەبەستە چوین بۆ ماڵی خەزوورم و قسە و باسی لەسەر بکەین. لەگەڵ خەزوورم قسەم کرد، بە ڕەحمەت بێ دیار بوو زۆری پێناخۆش بوو، بەڵام وتی کە ژیانی ئێوەیە و خۆتان باشتر ئەزانن بڕیار بدەن بۆ ژیانتان. خێزانیشم داوای نوێکردنەوەی پاسپۆرتە سیاسیەکەی کردبوو، کەچی پیان وتبوو تۆ فەڵەستینیت بۆت نوێ ناکەینەوە. ئەویش تووشی کێشە بوو، بە هۆکاری هەڵەی خۆیانەوە تا پەیوەندی کردەوە و مەلەفەکەیان تەماشا کردەوە، زۆری پێچوو. لە ماڵی خەزوورم هاتینەوە. خێزانم دەست و پەنجەی زۆر مهمە بۆ شفتە. داوام لێ کرد شفتە دروست بکە، بە تەڕەتیزەوە بیخۆین. تەڕەتیزەم کردبوو لە حەوشەی ماڵی خۆماندا. کە گەشتی نەماڵەوە خێزانم سندوقی پۆستەکەمانی کردەوە، نامەیەکی تێدا بوو لە فەرمانگەی هیجرەوە هاتبوو. وتم ئەها ڕەفسێکی دیکەم بۆ هاتووە. وتمە شەو بۆ جارەمەی کەرەوە بانانەکەم بۆ بخورێ. شەو بۆ بە قسەی نەکردم، خەریکی کردنەوەی بوو. منیش بەجێم هێشت و چوومە لای تەڕەتیزەکە، خەریک بوو ئەمڕنی.
ئەوەندەم زانی قیژاندی وام زانی مار پێوەیدا. وتم ئەوە چییە؟ شەو بۆ وتی مژدەم بەرێ بوویتە خاوەنی ڕەگەزنامەی نەرویجی جنسیەت وەرگرت. وام زانی پێم ڕابێرێ ئەگەر وەرەقەی کارکردنی بووتایە ڕێی تێچوو من چاوەڕێی ئەوەم وەرەقەی ئیشم بدەنەوە بڕوام نەبوو ئیقامەش وەربگرم. ئێستا ئەڵێن جنسیە زۆر دوورە لە ڕاستیەوە. وتم ڕابێری؟ وتی خۆت بیخوێنەوە. کە خوێندمەوە نووسرا بوو نەرویج پیرۆزبایت لێکە بوویتە خاوەنی ڕەگەزنامەی نەرویجی. هەموو مەلەف و دۆسیەشت لای ئێمە ئاشکرایە، سەرەڕای ئەوەش ڕەزامەندیمان دەربڕی بۆت. بەشەو بۆم وت ئایزلەیەک چڕنۆقێک شتێکم پیا بکێشە بزانم خەو نییە. کە زانیم ڕاستە سوزدەی شکرم برد بۆ خوا. بوومە خاوەنی ڕەگەزنامەی نەرویجی. خەڵکی 2500 کرۆنی ئەدا تا ڕەگەزنامەکەی بدەنێ، من ئەوەشم نەداوە. نەرویجیەکان ئاهەنگێکیشان بۆ کردم بەڵام نەچووم، دەستم کردەوە بە ئیشوکاری خۆم. لە ساڵی 2007ەوە بەڕاستی ژیانم زۆر فەرقی کرد لە ڕووی زانستی و لە ڕووی کەسایەتی و هەتا دوای. بە تەواوەتی دامەزرام لە وڵاتەدا، سوپاس بۆ خوا بوومە خاوەنی ئەوەی کە ئەمویست، لە ژن، لە مناڵ، لە خانوو، لە سەیارە، لە پارە، لە دووکان و بزنس و کارکردن. اینجا بیرم لە خوێندن کردەوە. سوپاس بۆ خوا هیچ کێشەیەکم نەمابوو. بەردەوام بووم لە کار و چالاکی لە مزگەوتەکان و ئاشنا بووم بە تۆڕی کۆمەڵایەتی پاڵتۆک و ئەوەی زیاتر منی بردە پێشەوە جەنابی مامۆستا کرێکار بوو. هەرچەندە لەم دواییانەدا تۆزێک دڵم شکا لە هەندێک کەسی دەوروبەری، بەڵام هەرگیز فەزلی مامۆستا کرێکارم لەبیر ناچێتەوە. بەڕاستی دان ئەنێم بەوەی کە لەلایەن جەنابیەوە شت فێر بووم، بەڵام هەرگیز وەک مامۆستام نەبووە و منیش وەک قوتابی، بەڵکو ئەو باوک ئاسا لەگەڵ مندا هەمیشە مامەڵی کردووە. هانیداوم بۆ کاری باشە و بۆ چالاکی زیاتر. هەر شتێکم پێویست بوو بێ لەسەر چاوە خێرا بۆی ئامادە کردوم. اینجا کەوتمە سەفەرکردن، ئەوەی حەزم لێ ئەکرد لە وڵاتان چووم گەڕام. هەمووی فەزلی خوای پەروەردگار بوو بەسەرمەوە. بەبیرما هات بەرەو ئەڵمانیا بڕۆم بۆ لای هاوڕێ و ئەوانەی ئەم ناسین. بلیتم بڕی و چوومەوە بۆ شوێنەکانی کە پێشتر یادگاریم تێدا هەبوو لە ئەڵمانیا. لە سەفەرەکەمدا لە بایروتەوە ئەڕۆشتم بۆ نۆرنبێرگ. بە شەمەندەفەر لە ئەڵمانیا چەند ڕۆژێک لای کوڕێکی خاڵوزەی باپیرم مامەوە. بە میوانی ئەو بووم. دوایی بەرەو هالە و ڤابەتاڵ کەوتمەڕێ بە ڤۆغنتکت. ناو شەمەندەفەرەکە زۆر قەڵەباڵغ بوو. منیش تەلەفۆن مەکرد لەگەڵ خێزانم و باسی ئەڵمانیان بۆ کرد کە حاڵ وەزعم چۆنە ئەم چەند ڕۆژەی کە لەوێم. لەپڕ کەسێک هاتە تەنیشتمەوە بێدەنگ بوو تا تەلەفۆنەکەم تەواو کرد. گوێی لە دەنگم بوو. وتی تۆ ئەو ماکوانە خیانەتکارە پیاوکوژە نیت کە لە پاڵتاک قسەکەیت لە ژوورەکان؟ منیش بە سەرسامی وتم خۆیەتی ئەو ماکوانێ، بەڵام بەخوا تا ئێستا پیاوم نەکوشتووە، بەس بریندارم کردووە، خیانەتیشم نەکردووە. ئەی جەنابتان چێن؟ وتی من لە ژوورەکان گوێت لێ ئەگرم ئاگام لێیە کە قسەکەی. وتم باشە تۆ چۆن بە من ئەڵیت پیاوکوش؟ چێم کوشتووە؟ بەڵگە چییە؟ چاوم چەخماخەی ئەدا و حەزم لە شەڕ بوو لەگەڵیدا. دانم بە خۆم داگرت بوو، چونکە ناو قیتار بوو زۆر ڕقم هەڵسا بوو. وتی منت کوشتووە. وتم دەستم خۆش بێ، ئەی ئەوە نییە هەناسە دەی؟ وتی ماکوان بە هۆکاری تۆ ماڵ و مناڵم لێ جیابوونەتەوە. من تەمەنم 53 ساڵە، ئێستا خێزانم تووڕێ جیابۆتەوە، ئەویش ئەوێ بمکە بە ئاخوت، ئەوەندە گوێی لە تۆ و جەماعەتەکەت گرتووە. هەستم کرد بە برینداری قسەکە. منیش لەبەر تەمەنەکەی هێمن بوومەوە، بەڵام هەر تووڕەیی لە دڵدا بوو. وتم کاکە ئێوەی کوردی ڕۆژهەڵات زۆربەتان بێدین و خوا هەر ناناسن، ئیسلامەتی لە چاوی کۆماری ئیسلامیەوە تەماشاکەن. باشە
چۆن منت ناسی؟ وتی هەمڕاکەت بەدەستەوە بوو، گوێم لە دەنگت بوو، ناسیمیەوە کە ئەویت. هەڵسا ڕۆیشت وتی ئێوەی موسڵمان هەر پیاوکوژ و خیانەتکارن، ماڵی منت وێران کرد. ئەگەر کورد نەبوویتایە ئێستا شکاتم لێ ئەکردی. ئەموت ئەمە پیاوی ئوسامە بن لادنە. ئەوەندەی تر تووڕە بووم، بەڵام کە هەڵسا ڕۆیشت ئیتر ئیهمالم کرد. بەس پێم وت بەخواژ نەکەت باشی ناسیوی کە زانیوێتی پیاونیت، بۆیە لاددانە نیشتووە. ئەوەندەی تر بریندارم کرد. هەناسەیەکی هەڵکێشا و ڕۆشت. ئەو دڵم خەریک بۆ تەقی. هەڵسام ڕۆشتم بۆ تەوالێت. تەماشام کرد دوو کورسی لە دوای خۆمەوە مۆڕەیەکم لێکردن. ئەو هەر حسابیشی بۆ نەکردم. کە گەڕامەوە تەماشایەکی کردم. کورسیەکەیم بەجێهێشت، بەڵام لای ئەو مەجای دانیشتن نەبوو. گەڕامەوە بە دوادا بۆ لای. وتم ئەو بۆ نایتە لای من هەندێک قسە بکەین. وتی لای بە باوە ئەبێت بە شەڕبان. وتم تۆ وەرە من شەڕ ناکەم. هەڵمسان چووم دوو قاوەم هێنا و دام ناو دەستمان کرد بە خواردنەوەی قاوەکان. وتم ئادەی بۆم باسکە بۆچی ڕقت لە منە؟ من چیم کرد بووە؟ خێزانت بۆ تۆی بەجێهێشتووە. لەگەڵ ئەو کەسە ئێرانیەدا کەوتینە قاوە خواردنەوە و گفتوگۆ. بەڵام پێش ئەوەی قسە بکەین لێم پرسی ناو چییە؟ وتی ناوم عەبدوڵڵایە، ناسراوم بە عەبدوڵڵا غەمگینی، خەڵکی شاری سنەم، خەڵکی بە کاکە عەبە بانگ مەکەن. وتم دەی کاک عەبدوڵڵا فەرموو باسەکەم بۆ بکە. وتی شەوێکیان باسی تەلاق و ئافرەتتان بوو لە ژوورێک لە ژوورەکان. باسی ئەوەت کرد کە پیاو تەلاقی بەدەستە، بەڵام ئافرەتی شتێکی بەدەستە کە لە تەلاقی پیاو زۆر بەهێزترە. ناوەکەم لەبیر نەماوە چی بوو؟ وتم خولعم وتووە حتمما. وتی ئاخۆیەتی ئیتر لەو شەوە ژنەکەم گۆڕە. وتم بۆ گۆڕا چی بوو؟ تەنها لەسەرەوەی وتم ئافرەتیش خولعی بەدەستە، خۆ ئافرەت لە ئەوروپا لە پیاو بەهێزترە، هەرچیەک بڵێ گوێ بۆ ئەوەگرن. کاکە عەبەوتی نا، ئەو شەوتت ئافرەتی موسڵمان نابێ لای پیاوی کافر و بێدین دابنیشێ ئەگەر ئافرەتەکە دیندار بێ. هەروەها ئاماژەت بۆدا کە هەر کاتێک پیاوەکە ئەچێتە لای وەک زیناوەیە. باسی ئەوەت کرد ئاخر چۆن ژنێکی دیندار و خواناز لای پیاوێکی بێدین دانیشێ. لەسەر تۆ من و خێزانم بوو بە شەڕمان. ئیتر لەو شەوە ئەو ژنەم شەڕی بە من فرۆشت هەتا جیابووینەوە. کاکە پێشتر وا نەبووی، هەموو خەتای تۆ بوو. نازانم ئەو شەوە سیحرت لێ کرد یان مشت. وتم باشە کاکە عەبدوڵڵا، تۆ بڕوات بەخوا و دیندار نەبووی؟ کاکە عەبدوڵڵا وتی بەرێ وەڵڵا، بەڵام جەماعەتی ئێرانیەکان ئەوەندەیان وت دینوانیە و هیچ نییە و ئیتر منیش وتم لەوانەیە ڕاز بکەن. وتم دین نییە. وتم لای ژن و ماڵ و مناڵەکەت ئەم قسانەتە کرد؟ وتی ئەرێ وەڵڵا کە نوێژیەکەت گاڵتەم پێ کرد. ئەموت ئێمە لە ئەوروپان ئیتر واز لەم کۆنە پەرستیە بێنە. وتم ئەی باشە، ئێوە باسی مافی مرۆڤ و ئافرەت و ئەو شتانە ناکەن، ئەی چۆن گاڵتت پێ کرد؟ ئەی کوا مافیش نەکەن؟ وتی ئاخر ئەموت باواز بێنێ، ئەو برادرانەی خۆم ئەهاتن گاڵتەیان پێ کردم. وتم ئەو برادرانەی خۆت چێ بوون؟ هەر لە گروپ و جەماعەتەکەی خۆتان بوون؟ چەپ بوون؟ وتی ئەرێ. وتم تۆ بڕوات بە دینی ئیسلام نییە وایە؟ خێزانیشت ئافرەتێکی موسڵمانە وایە؟ وتی وەڵڵا بێژم چی؟ وتم ئەوەی کە خۆت بڕوات پێیەتی ئەوە بڵێ. وتی سەری دنیام لە شێواوە، ئاخر لەم تەمەنەمەوە من هی ئەوەم ماڵ و مناڵ بەجێم بێڵن. وتم ئاخر خۆت لە ئاستی ئەوەدا نەبووی کە ماڵ و مناڵ لاددا بنیشن بە ناوی ئازادی و قسەی بێمانای چەپانەی خۆتەوە خۆت وا نیشانداوە، هەمویانت ئیزعاج کردووە، هەر لە داخی ئەوە ڕۆیشتون، چونکە ئافرەت ئەگەر پیاوەکەی ئیزعاجی نەکا کەم ئافرەتەیە حەزی بە جیابوونەوە بێ. یا قسەکەی منیش تەواوە، بڕۆ بە دوای ئافرەتێکی تردا بگەڕێ با وەک خۆت کافر و بێدینی و ملحید بێ، بۆ ئەم ئافرەتە موسڵمانەش بەخۆتەوە ئەبەستیتەوە، ئەویش وا لێکەی وەک تۆ بێ. یاخوا دەستی خێزانت خۆش بێ، کارێکی زۆر مەردانەی کردبوو. وتی توخوا ماکوان وازم لێ بێنە،
تۆش مەخسەرم پێەکەی؟ وتم نا، بەڵام من هەستەکەم تۆ بۆ خۆت پیاوێکی باشیت و هەر نازانی چەپ و ئەم قسە بێواتایە نەواتای چییە. ئێوە هەندێکتان وەک ئەبوو لەهەبی مامی پێغەمبەر دوردی خوای لێبێت هەر لە خۆتانەوە دوای قەڵەباڵغی کەوتون. شوێن برازاکەی خۆی نەکەوت تا خوای گەورە ڕیسوای کردن و ماڵ و مناڵی لێت جابەوە. دوایی تووشی نەخۆشیەکی پێز بوو، بەدارێکەوە بەستیانە و تاجیانی دەرچوو لە تەنیشت خۆیەوە چاڵێکیان بۆ هەڵکەن تا مرد. دوایی بەدارێکی درێژ هەر بەجلەکانی بەریەوە فڕێیاندایە ناو چاڵەکە. تۆش وەک ئەو وای هیچ نازانیت و هەر لە خۆتەوە شوێن قسەی بێمانای خەڵکی ڕۆژهەڵات کەوتووی، هەڵبەت چەپەکانیان و ئەوانەی کە کۆمەنیزم و تودەیەکانن. ئادەی پێم بڵێ چەند کتێبت لەسەر ئەدەبیاتی چەپ خوێندوێتەوە؟ یان چەپ ئەزانی مانای چییە؟ چەند کتێب لەسەر مادی و جەدەلێتی ماتریالیزمی خوێندوێتەوە؟ کاک عەبدوڵڵا وتی وەڵڵا هیچ، هەر جگەرە کێشم. وتم ئەزانم ئاگام لێتە هەموو ژیانت دراوە بەسەر یەکدا بەشتی تەزویر، خۆشت قەناعەتت پێی نییە. وتی ئاخر هەندێک کەس لە پاڵتاکدا قسەکەن ئەڵێن دین ڕاز نییە، منیش گوێیان زۆر بۆگرم. وتم چێن ئەم قارەمانانە؟ وتی عوسمانی مەلا و مەریوان هەڵەبجەیی و گەرمیانی و هەندێکی تری وت. وتم بەخوای ئەرز و ئاسمان بە هەمویان نیو پیاوی تەواویان تێدا نابێت. من هەندێکیان ئەناسم بە تایبەت ئەوەی کە خەڵکی لای ئێوەیە ئەوە ماڵوێرانترین کەسە و ئەوەی لای ئێمەش درۆزنترین کەسە. هەردووکیان یەک لێک بێڕەوشترن، هەردووکیشان لە نەرویج لە وڵاتەن کە من لی ئەژێم. کاک عەبدوڵڵا وتی لای بباوە باسی کەس ناکەین. وتم باش، من لە ئەڵمانیام، کێشەکەش لەسەر من دروست بووە. باش، من چیم پێ ئەکرێ بۆت بکەم تا یەک هەفتەی تریش لە ئەڵمانیا ئەبم، بەڵام بەمەرجێ تۆش بە قسەی من بکەین. وتی باوە لایوە تۆ تازە هیچت پێ ناکرێن. وتم ئێخوا ماڵت ئاواکە، تۆ لەو ساوە یەخەی منت گرتووە ئەڵێت لەسەر قسەی من بووە، یان تۆ شەڕ بە من ئەفرۆشی. ئەگەر لەسەر قسەی من بووە حتمەن من شتێکم هەر پێکرێن، ئەگەر وایش نییە کاکە بۆ شەڕم پێفرۆشی. لەپڕ تەلەفۆنەکەی من لێیدا ئەو ڕەفیقەم بوو کە ئەچوون بۆ ماڵیان. کاک مەلا محەممەد وتی ئەرە کاکە لەکوێیت؟ من چاوەڕێی تۆم بۆ نەگەشتی، ئەبوو ئێستا بگەیشتیایە. وتم وەڵڵا بەڕێوەین. مەلا محەممەد وتی کاکە ئەوە نیو سەعاتە لە کاتەکەی خۆشی لای داوە. لە کاک عەبدوڵڵام پرسی ئەزانی من شارەکەی خۆمم هەڵە کردووە؟ کاک عەبدوڵڵا تۆزێک سەری هێنا و سەری برد تومەس بەدەم قسەوە، ئەویش دەمێکە شارەکەی لێون بووە، نەی ئەزانی لەکوێن. تەلەفۆنم کردەوە بۆ مەلا محەممەد وتم قوربان ئێوە چاوەڕێی من مەکەن، ئێمە ون بووین تا لە بانۆفێک ئەوەستین و بزانم کوێ و دوای قسەکەینەوە. دابەزین کە پرسیارم کرد ئەبوو من 3 سەعات پێشتر شەمەندەفەرەکەم بگۆڕێ، بەڵام دیار بوو قسەکانمان لەگەڵ کاک عەبدوڵڵا سەری بردبووین و سەرگەرم ببووین بە قسە و باسەوە کە بۆمان ڕوون بۆ ئێمە لە نزیک کۆڵنین و لە نزیک شاری سنووری هۆڵەنداین کە بە نیو ساعت ئەچوینە ناو شاری ئارنێمی هۆڵەندا. وتم ئاخر کاک عەبدوڵڵا وا من خەڵکی ئەم جێگانیم ئەی تۆ بۆ نەتزانی. وتی باوە واز لە من بهێنە، من هەر شارەزانیم. من هەندێک هاوڕێ و دۆستی خۆم هەبوو لە ئارنێم، ئەوێ نزیک بوو بۆ من. ویستم خوا حافیزی بکەم لە کاک عەبدوڵڵا بڵێم من ئەڕۆمە ئارنێم، تۆ ڕەقەمی خۆتم بدەرێ کە من پەیوەندیت لەگەڵ بگرم. کاک عەبدوڵڵا وتی ماکوان بۆ کوێ بەجێت دێڵی؟ بەخوا پارەم پێ نییە و هیچیش نازانم. کەوای وت زۆر خەفەت بخۆت. وتم کاکە عەبە ئەی چەند ساڵە لە وڵاتی؟ کاکە عەبە وتی 8. دوای ئەوەی چووینە هۆڵەندا لە ئارنێم تەلەفۆنم کرد بۆ ئەو هاوڕێیانم کە لەوێ ئەژیان خێرا هاتن بەدەممانەوە، چووینەوە بۆ ماڵی ئەو برایانە، خزمەتێکی باشیان کردین. ئیتر ئەو شەوە زیاد لە 17 کەس هاتن و هەموو بەیەکەوە چوین بۆ مزگەوتی مەغریبیەکان. پێشەوەی بچین وتم کاکە عەبە خۆ ئەزانی غوسڵ دەرکەی؟ وتی ئەرێ
وتم بڕۆ ئاوێک بە خۆت داکات تا دەیتە دەرەوە بەو برایانە ئەڵێم قاتێکت بۆ ئامادە بکەن. کاکە عەبە بێ پێچ و پەنا و مجادەلەکردن ڕازی بوو، خۆی شۆرد و کراس و پانتۆڵێک و لیباسێکی مەغریبیان بۆ هێنا، زۆر جوان بوو، پێش خۆمان خست بۆ مزگەوت. نوێژی مەغریبمان کرد و گەڕاینەوە بۆ چێشخانەیەک لەو دەوروبەرە. بێ ئێوە ناخۆش من ساوەری تورکی زۆر حەز لێکم، ئەوانیش دەستیان کرد بە پیتزا خواردن. 70 یۆرۆم پێبوو، بەدزیەوە کردمە گیرفانی کاکە عەبە، وتم پارەی دیکەم پێ، بەڵام لەسەر کارتە دوایی پارەی ترت بۆ دەردێنم. هیچی نەوتواڵی گرت. تێر و پڕنانمان خوارد. ئەو برایانە لە هۆڵندا کە فەرمودەیەکیان باسە کرد یان ئاەتێکیان باسە کرد یان قسێکیانە کرد، ڕویانە کردە کاکە عەبدوڵڵای غەمگینی ویان ئەزانی مەلای 12 عیلمە. کاکە عەبدوڵڵا کەوتە قسەکردن. ئەو شەوە ئیتر شەرەفیە خوارد و قسەی بازاری. وەڵڵا جەماعەت تەماشایەکی منیان کرد و وتیان ئەرێ کاکە ئەو پیاوە شرکەکە. وتم چۆن؟ وتیان ئەوە کە قسەمان بۆکە هەر ئەڵێ بە سەری ئێوە بە چاوی ئێوە. منیش بەسەر هاتەکەم بۆ چەند برایەک جێڕایەوە، یەکێکیان زۆر ڕق بوو، ئەیوت کاکە ئەو کابرایە سەگە، جائز نییە لەگەڵماندا بێ. تا من تووڕە بووم لەو برایە، وتم چۆن شتی واڵی؟ ئەوە لەگەڵ منە، ئەگەر ئەبوو جەهلیش بێ چۆن حرمەتی من ئەگرن؟ ئەبێت حرمەتی ئەو پیاوەش بگرن، خوا ئەزانێ بەڵکو ژیانی لەگەڵماندا بگۆڕێ. بۆ نوێژی ریشا چووینەوە بۆ مزگەوت. دوای نوێژ ئەو برایانە وتیان کاک ماکوان شتێکمان بۆ باس بکە. منیش دەستم پێ کرد بە بەسمەلە و ستایشی پێغەمبەر و ڕۆم کردە کاکە عەبە، وتم هەرکەس بە دڵسۆزی دینەکەی خۆی بپارێزێ. ئەوە دنیای لا بچووکە کاتێک هاوڵان فێری ئازاتی و ئیخلاس بوون، قەدری خوای گەوریان ئەگرت و ئەیانزانی خوا لە ئاسمانە و لە هەموو شت گەورەترە. ئێمە کە خۆمان بە موسڵمان ئەزانین ڕۆژانە چەند جار ئەڵڵاهو ئەکبەر بە جەماندا ئەدرێ، بەڵام تێناگەین کە خوای گەورە لە هەموو شتێک لەم گەردونەدا گەورەترە. هاوڵان دووشت فێر بوون، بۆیە ئازابوون، بۆیە زوو ئیخلاسیان بۆ دروست بوو. کەوتنە کارکردن بۆ ئەم ئیسلامە، بۆیە خاکی پیرۆزی مەکە و مەدینەیان بەجێهێشت بۆ ئەم ئاینە لە پەنا شاخ و شار و کەناری ڕووبارەکاندا شەهید بوون بۆ گەیاندنی ئاینی ئیسلام و بڵاوبوونەوەی. ئەمە نهێنیەکە، ئەبێت هەموو کەس بیزانێ. نهێنیەکەش بریتیە لە دوو زانست. یەکەم خوێندنەوەی کتێبی خوا کە قورئانەکەیەتی و خوای باڵادەست خۆی پێناساندوین. دووەم خوێندنەوەی دروستکراوەکانێتی کە گەردوون و مرۆڤ و دروستکراوەکانی دەور و پشتمانە، واتە زانستی کتاب الله مەقروء، کتاب الله منظور. ئیتر خوایان ناسی و ئەوانشی شوێن کەوتووی ئەو هاوڵانە بوون، وەک ئەوان پەروەردە بوون. بێجگە لە پەروەردگار لە کەس نەترسان، هەر لەویش داوایانە کرد، هەموو کاروبارێکی خۆیانە گەڕاندەوە بۆ لای پەروەردگاریان. من چۆن ئەتوانم ئەم وتەی خۆمتان بۆ بسلمێنم؟ وەرن تەماشای ژیانی ئەم هاوڵانەکەن. تەنها نمونەیەک ئەهێنمەوە کە ژیانی پڕیەتی لە سەروەری و ئازایەتی و دڵسۆزی و خۆساخکردنەوە بۆ ئەم ئاینە. ئەویش عەبدوڵڵای کوڕی حوزافەیە، ڕەزامەندی خوای پەروەردگاری لێبێ. لە ساڵی 19 کۆچی عەبدوڵڵا بەدیل ئەکەوێتە بەردەستی ڕۆم و هەرقل پاشای ڕۆم خۆی لێکۆڵینی لەگەڵ ئەم هاوڵە بەڕێزەماندا کرد. هەرقل ئەبیستەیە کە هاوڵانی پێغەمبەر دوردی خوای لێبێ هەموو پیاوی ئازا و چاونەترس و خۆڕاگرن. ئەیویست تاقیکردنەوە بکا لەسەر چەندیلێک کە بەردەستی کەوتووە، لەوانە عەبدوڵڵای کوڕی حوزافەیە. بانیەکات و دەزەکا بە لێکۆڵینەوە لەگەڵیدا. سەرەتا پرسیار لە عەبدوڵڵا کاتۆڵێ من داوایەکت لێەکەم، ئەگەر کردت ئەوە ئازادە دەکەم. عەبدوڵڵا کوڕی حوزافەڵێ چییە؟ هەرقل ئەڵێ ببە بە نەسڕانی و واز لە ئیسلامەکەت بێنە، ئەگەر وات کرد ئەوە من ئازادت ئەەکەم و وازت لێ ئەهێنم و ڕێزیشت ئەگرم.
عەبدوڵڵا کوڕی حوزافە زۆر بە ئارامی بەهێمنێڵێ پێم خۆشە 1000 جار بمرم لەوەی کە تۆ بانگی منی بۆ ئەکەیت. هەرقل تووشی ئەز نەبوو، بەڵکو بەردەوامە، چونکە ئەیەوێت بڕوای پێبهێنێ. پێیوت ئەبینم پیاوێکی خاوەن شەهامەت و کەرامەتیت. ئەوەی کە داوام لێکردیت بیکەیت واتە بوون بە نەسرانی و مەسیحی، ئەوە نیوەی مڵکی خۆمت لەگەڵەکەم بە 2 بەشەوە، لە پۆستەکەشمدا ئەتکەمە شەریک، واتە ئەبیتە پاشا. واتە ئیمپراتۆریەتی ڕۆمانی چی تێدا بێت ئەیکات بە 2 بەشەوە لەگەڵ هاوڵێکی ڕەش و ڕووتی پێغەمبەر دوردی خوای لێبێت، پاشان لە دیلەو ئەبێت بە پاشای ڕۆما. لێرەدا ئەبێت عەبدوڵڵای کوڕی حوزافە چی بکە؟ چونکە دنیای لا بچووک بوو، خوای پەروەردگاری لا گەورە بوو، هەموو سەروەت و سامانی هەرقلی لەبەرچاو وەک پوشێک وا بوو لە چاوی ئیسلامەکەیدا، هەمووی ناگاتە باڵە مێشولێکیش. بێگومان گاڵتەکردن بە هەرقلی ڕۆم هەروە گاڵتە نییە و قسەی هەرقلیش هەروە ئاسان و سانا نییە، لەبەردەم هەموو سیناتۆر و ئەندام پەرلەمانەکانیدا ئەم قسەی کردووە. عەبدوڵڵای کوڕی حوزافە بەزەر دەخەنە و پێکەنین و گاڵتە پێکردنەوە ئەڵێت سوێن بەخوا، هەموو ئەوەی کە تۆ خاوەنداریەکەیت، ئەوەی عەرەب خاوەنیەتی و ئەوەشی لەسەر زەویدایە بمدەیتێ، من واز بهێنم لە دینی محەممەد دوردی خوای لێبێت، یاخود بۆ چاوتروکانێک من پەشیمان نابمەوە لەم ئاینە، یاخود بڵێ پەشیمان بەرەوە بگەڕێ بۆ ئیسلام بە چاوتروکانێک ئەم کارە بکە، بەخوای پەروەردگار ئەویشت بۆ ناکەم. سوێن بەخوا ئەم جارش هەرچی هەیە لەسەر ئەم گۆی زەوێ بمدەیتێ، ئینجا واز لەم ئیسلامە ناهێنم. هەرقل وتی ئاخرەت کوژم، ئیتر کەوتە ئیرهاب و تۆقاندنی. عەبدوڵڵای کوڕی حوزافە وتی چیت لەدەست دێ بیکە. هەرقل فەرمانیدا کە بەتیر ڕەمی بکەن، لە قاچ و دەستیەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی ئازاری زۆری پێ بگا. فەرمانیدا بەوانەی کە شارەزا بوون، واتە پەناسەکانی ڕۆمان، وتیشی مردنم ناوێ، ئەبێت بە زیندویی بمێنێتەوە، تەنها بۆ ئەوەی ئیخلاس کەم بکاتەوە و پەشیمانی بکاتەوە لە ئیسلام و بیکاتە نەسرانی. بەڕاست و چەپیدا تیریان ئەهاویشت و هەندێکی بەنەرمی بە قاچ و دەستی ئەکەوتن. هەموو جارێکیش هەرقل پێی ئەوت پەشیمان نەبیتەوە ئەتکوژم، ئەویش بەردەوام ئەی فەرموو چی ئەەکەیت بیکە، من واز لە دینی خۆم ناهێنم. هەرقل بەرەو شتێکی خراپتر ڕۆشت کە تۆقان و ئیرهابێکی زۆر گەورە بوو. فەرمانی دا کە لە مەنجەڵی گەورەدا تا ئەتوانن زەیت و ڕۆن گەرم بکەن تا بە تەواوی ئەقرچێت. اینجا مسلمانێکی دیلی تریان هێنا خستیانە ناوی، کە دەریان هێنایەوە تەنها ئێسقانەکانیەوە بوو، هەموو گۆشتەکەی توا بوو و سوتا بوو. ئەم کارە تۆقاندن و ئیرهابیەش لە بەرچاوی عەبدوڵڵای کوڕی حوزافە ڕەزامەندی خوای پەروەردگاری لێبێ کردیان. دیسانەوە سەر لە نوێ هەرقل داوای کردەوە لە عەبدوڵڵا کە ببێتە نەسرانی. اینجا لە جاران زیاتر ڕەفزیە کرد و ڕەتیە کردەوە. ئیتر هەرقل ئارامی لێبڕا و فەرمانیدا بیخەنە ناو ڕۆن و زەیتەکەوە. لەو کاتەدا عەبدوڵڵای کوڕی حوزافە ڕەزامەندی خوای پەروەردگاری لێبێ چاوەکانی پڕبوو لە گریان. هەرقل لە خۆشیاندا گەڕایەوەتی داخۆ چی بێت وا دەستی کردو بە گریان. هەرقل وتی کاریگەریمان هەبوو لەسەری، پەشیمانە بێتەوە لە دینەکەی. وای پێی برد کە گوایە لە مردن ئەترسێ، بۆیە گریاوە. وتی بۆم بهێنن بزانم بۆچی گریاوە. دیسانەوتی ببە بە نەسرانی. ئەویش بەو پەڕی ئازایەتیەوە لە جاران زیاتر ڕەتی کردەوە. ئەوەندەی تر هەرقل تووڕە بوو، بە تووڕەییەوتی ئەی بۆچی ئەگری، چی تۆی گریان؟ عەبدوڵڵای کوڕی حوزافە ڕەزامەندی خوای پەروەردگاری لێبێوتی ئاوەتە خوازم بەوەی کە چەند ڕوحێکم هەبوایە لە پێناوی خوا بمبەخشایە بۆ ئەوە ئەگریم، بەڵام کە داغە خۆم بۆ ئەوەیە کە یەک جار ئەمرم.
حەزمە کرد لە ڕێگەی خوای گەورە و ئەم دینە چەند جار گیانی خۆم پێشکەش بە ئاینی محەممەد بکردایە. هەرقل وتی داوات لێ ئەەکەم بەس وەرە ناوچاوم ماچ بکە ئەوە ئازاد دەکەم. اینجا عەبدوڵڵا وتی من مەرجم هەیە ماچیەکەم بەڵام ئەبێت هەرچی دیلی مسلمانە ئازادی بکەی پەیمان مەدەی تێ؟ هەرقل وتی پەیمان بێ کە ناوچاوم ماچ بکەیت خۆت و هەموو دی لە مسلمانەکان ئازاد بکەم. پاشان عەبدوڵڵاڵێ لە دڵی خۆم داوتم ئەگەر من ناوچاوی ئەم دوژمنەی خوای گەورە ماچ بکەم هیچ زەرێکم لێ ناکەوێ، بەم هۆیشەوە کۆمەڵێک مسلمان لە مردن ڕزگارەکەم، هیچ کێشەیەکم بۆ دروست نابێ لەلایەن بیر و باوەڕەکەمەوە. ئەڵێت ناوچاوی هەرقلم ماچ کرد، ئەویش هەموو دی لە مسلمانەکانی ئازاد کرد. کە ئەم باسییان بۆ عومەری کوڕی خەتاب جێڕایەوە زۆر خۆشحاڵی خۆی بۆ عەبدوڵڵا دەربڕی و داوای لە مسلمانان کرد کە هەموو هەستن دەرحەق ئەو کارەی کە عەبدوڵڵا ناوچاوی عەبدوڵڵا ماچ بکەن خۆی یەکەم کەس بوو کە ماچی کرد. کۆتاییم بە باسەکەم هێنا، چاوی خۆم گریانی پێوەبوتم يرزقنا إخلاص في القول والعمل وأن يعظم قدره في قلوبنا حتى لا نرى أحدا سواه إنه ولي ذلك والقادر عليه. دعای هدایەتم کرد بۆ کاک عەبدوڵڵا لە مەجلیسەکە هەڵسا و چوە دەرەوە جگەرێکی داگیرسان، ئاگام لێبوو پیاسێ کرد. چوون بۆ لای وتم بەیانی کەی بڕۆین؟ وتی ماکوان ئەو ژن و مناڵانم بۆ ئاشت بکەرەوە. وتم با بڕۆین بۆ ماڵی مەلا محەممەد ئەو ئیشەکەمان بۆ ئەکا ئینشاءڵڵا. لە ئارنێمی هۆڵەنداوە گەڕاینەوە بۆ ئەڵمانیا و ڕوە و ها لە کەوتینە ڕێ. پرسیارم کرد لە کاک عەبدوڵڵا ماڵتان لە کام شارە؟ ناوی شارەکەی وت. پاشان بردم لەگەڵ خۆم بۆ ماڵی مەلا محەممەد. لە ڕێگا قسەمان زۆر کرد لەبارەی دینەوە، ئەوەی کە منی زۆر بێزار کرد بوو لەم پیاوە قسەی زۆر سادە و سانا بوو. پاشان هیچ کاریگەریەکی ئاینیم نەئەدی لەسەری، جگەرە لەسەر جگەرەش دایەگیرسان، بۆنی تەپڵەکە جگەرەی لێ هات. هەرچۆن بوو تەحەملم کرد. لە دڵی خۆم داوتم مادام هۆکاری منە کێشەی بۆ دروست بووە لەگەڵیشم هەڵەسێ بۆ نوێشکردن، من پەیوەندیم بە دڵ و دەرونیەوە نییە، کار لەسەر ڕووکەشەکەم. ئەموت ئەم کەسە یان زۆر سادەیە هیچ نازانێ، یان وەک ناوچەی پێنجوێنی ئێمە هەر کەس فێڵباز بێ ئەڵێت زۆر زۆڵە، یاخود ئەموت ئەمە زۆر زۆڵە. چوینە ماڵی مەلا محەممەد، خزمەتی باشیان کردین. لەگەڵ مەلا محەممەددا باسی کێشەکەمان کرد. مەلا محەممەد فەرمووی کاک عەبدوڵڵا ئێستا خێزان و ماڵ و مناڵ لەکوێن؟ کاکە عەبەوتی ئاشنایەکم لێرەیە، ئەو لەوانەیە بزانێ خزمی خۆمانە و هەردوو لامان ئەناسێ. داوای جێگا و مەکان و تەلەفۆنی ئەو پیاوەمان کرد لە کاکە عەبدوڵڵا وەرمان کرد. داوامان کرد کە بچینە لای و قسە و باسی لەگەڵ بکەین بەڵکو هاوکارمان بێ. کاک مەلا محەممەد وتی کاک عەبدوڵڵا ئەو پیاوەی کە ئێمە ئەچین بۆ لای ئەویش کۆمۆنیستە؟ کاکە عەبەوتی بەخوا کاکە ئەو پیاوە دینی هەر نییە. مەلا محەممەد بە منی وت کاک ماکوان تۆ بەیە. وتم بۆ؟ وتی کاکە تۆ عەسەبیت، ئەترسم تووڕە بیت. ئێمە ئەچین بۆ ئەوێ کێشە چارەسەر بکەین، ئەو ئەگەر قسە بکە لە ماڵی خۆیدا ئەبێت ئێمە بێدەنگ بین. وتم بڕوا ناکەم ئەو کەسە بزانێت ئێمە هەردووکمان خاوەنی ئەم ئیسلامین و دیندارین، ئەوەندە بێحورمەت بێ لە ماڵی خۆیدا قسە بکە، جا ئەگەر وای کرد هەڵەسین و دێنە دەرەوە. مەلا محەممەد پێی وابوو کە من نەچم باشترە. کاکە عەبەش زوو ئەیوت ماکوانجان تۆ مەیە قەیناکە خۆمانەچین، تۆ بۆ خۆت لەگەڵ کوڕەکانی مەلا محەممەد بڕۆ بۆ پیاسە. هاتمە سەر ئەوەی بە قسەیان بکەم من نەڕۆم، بەڵام لە کۆتایی داوتم هەردێم. وا لێکم دایەوە کە من بۆ خۆم تەرەفم لەم کێشێدا ئەبێت وجودم هەبێ. کەوتینە ڕێ بەرەو هانۆڤەر. چوینە ماڵی ئەو پیاوە کە ناوی کاک بەهرۆز بوو لە هانۆڤەر و پێشتر ئاگادارمان کردبەوە کە دێینە ماڵەکەت. لەوێ ڕێزێکی زۆرمان لێگیرە. من بە ناوی خۆمەوە خۆم ناسان کە ناوم خەسرەوە و خەڵکی پێنجوێنم و هەروەها دوای ئەوەی کاک مەلا محەممەد دەستی کرد بە قسە وتی ئەمانەوێت بچینە لای مەهناس خاتون بەڵکو ئاوێک بکرێت بەم ئاگرەدا.
پاش چاخواردن کاک بەهرۆز دەستی کرد بە قسە، ڕووی کردە من و کاک مەلا محەممەد، وتی یاخوە ئێوە بەخێر بێن، من ڕێزی هەموو موسڵمانێکەگرم. جا زۆر خۆش ئەیوت کاک خوسرەو بە فارسی، دەستی کرد بە جنێودان بە ماکوان کەریم، بەڵام نەک بە ئیسلام. وتی کاک خوسرەو، کەسێکی تیرۆریستی ئیرهابی پیاوکوش هەیە لە ناو پاڵتۆکدا؟ کاکە ئەمە ماڵی ئەم کاکە عەبەی وێران کردووە، ئەم ماکوانە لە جەماعەتی مەلاکرێکە. کاکە خەڵکی بەردەست بکێ سەری ئەبڕێ. جا ئەم ماکوانە جاشە، ئەمە کوڕی شێخە لەگەڵ قاعیدە و ئەو ئیرهابیانەی تردا دەستی تێکەڵە کە قسەشەکە لە پاڵتاک و ئەو شوێنانەدا مەلاکرێکە قسەکانی پێڵێت و بۆی ئەنووسێت و ئەگینا خۆی هیچ نازانێ. مەلا محەممەد تەماشای منیە کرد، ئاگام لێ بوو کاک عەبدوڵڵا غەمگینی هەر ئەیویست مۆزوعەکە بگۆڕێ، بەڵام دەسەڵاتیان نەبوو. هەتا توانی منی پرجنەو کرد، منیش بۆ خۆم هەر ئەموت ڕازەکەی ئەو ماکوانە هەر زۆر هیچ و پوچە، تۆ بزانە چی کردبوو. هەڵسا ڕۆیژ لەلای ئێمە تکام کرد لە کاک عەبدوڵڵا و کاک مەلا محەممەد، وتم هیچ مەڵێن با من ئاشکرانە بم هەر باوا بڕوات، ئەم پیاوە خۆی پیاوێکی باش دیارە، من ناناسێت تا خۆمی پێناسێنم. کاک عەبدوڵڵا دەستی منی ماچ کرد، وتی تو خوا چی و تۆ بۆ من کاک ماکوان خەجاڵەتم. منیش دەستم ماچ کردەوە، وتم کێشەنی. جارێکی تر هاتەوە کاک بەهرۆز، داخی زۆر لە دڵدا بوو، ئەوەندەی تر منی دایە و بەرجنێو خەریک بوو ماکوان وا لێ بکە. ئێتر وابزانم 11 سێپتەمبەر و ناردنی زەرقاوی بۆ عێراق هەمووی لە دەستی مندا بوو. منیش زوو ئەموت وەڵڵا ئەم ماکوانە عەجیبە، ئەی باشە ئەمە لەکوێ ئەم کوڕە، ئەی چۆن ئەوروپا نایگرێ؟ کاک بەهرۆز وتی کاکە ئەمانە بەس لە پاڵتا قسەکەن، کەس نایناسێت. وتم ئەی چۆن ئەو هەموو شتەی پێکرێت کە کەس نایناسێ؟ وتی کاکە ئەمانە گروپن، دێن و ئەچن لە عێراق و ئەوروپا. شتی وایەوت لە قوتوی هیچ عەتارێکدا دەست نەکەوت. منیش زوو بۆ ئەوەی ئەو ڕقی هەڵسێ ئەموت برارڕۆ ئەو ماکوانە چه ئیرهابێکە، حەقە بیکوژن. وتم کاکە کەسێک نییە بیکوژێ نەجاتمان بێ لە دەستی. وتی کاکە ئەمریکا دەرەقەتی ماکوان نایەت، کە وایوت زۆر پێکەنیم قاقام لێدا سیر بوو بەلایەوە. وتم کوڕە کاک بەهرۆز خۆ تۆ دنیات دیوە، ئەمریکا فیلی ساحەیە، ئەو قسێ مەکە ماکوانێک چییە؟ ئیتر وام لێکرد کە تەحلیلەکە و شیکارەکەی جێگەی پێکەنینە. مەلا محەممەد قسەکانی بە هەردووکمان بڕی، کەوتی نەڕێ بۆ ماڵی مەهناسخان خێزانی کاک عەبدوڵڵا غەمگینی و لە ناو سیارەکەی کاک مەلا محەممەد زۆر پێکەنیم. جەماعەت وایانەزانی لە ئاخردا من حەقی لێکەمەوە لێی ئەدەم یان ئەیکەم بەشەڕ. چوینە ماڵی مەهناسخان، حرمەتێکی زۆری لێگرتین و پێشتر کاک بەهرۆز مەهناسخانی ئاگادار کردبووە بۆ ئەو کارە ئەچینە ماڵیان. دوای دانیشتنێکی کەم ڕۆم کردە مەهناسخان و کاک بەهرۆز لە تەنیشتم دانیشتم. وتم مەهناسخان من ناناسی چیم؟ مەهناسخان وتی نەخێر من بە خزمەت جەنابتان نەگەیشتوم. وتم چۆن؟ من کوڕی جەنابتم و کاک عەبدوڵڵا هاتووە بۆلام، بەس لەبەر خاتری تۆ زۆر گۆڕاوە، ئەوەی کە تۆ ئەتەوێت ئەو ئێستا ئەوەیە. مەهناسخان وتی دەنگت ئاشنایە لام، بەس نازانم چیت. وتم زۆر بیری لێ مەکەوە، من ماکوانم ئەوەی لە پاڵتا قسەکە. لە دوای ئەوەی کە خۆم ئاشکرا کرد لە لای مەهناسخان، لەبەر ئەوەی کاک بەهرۆز لە تەنیشتمەوە بوو ئاگام لێی نەبوو دەم و چاوی چی بەسەر هات، من خۆم تێک نەدا و بەردەوام بووم لەگەڵ مەهناسخاندا. بەڕاستی ئافرەتێکی زۆر مەهناز و بەڕێز و خاوەن حرمەت بوو. دوای نان خواردنێکی خۆش و بەلەزەتی سنەیی بە ناوی فسنجان کە بۆ یەکەم جار بوو بیخۆم لە هەموو ژیانمدا. پاشان کاک عەبدوڵڵام هەڵسان بچێت لە مەتبەخەکە لەگەڵ مەهناسخان هاوکاریکە. کاتی نوێشات کاکە عەبا پێش ئێمە هەڵساوتی با نوێژەکەمان بکەین. منیش بۆ خۆشی وتم کاک عەبدوڵڵا لەبەر خوایە یان لەبەر خاتری مەهناسخانە؟ مۆڕێکی لێکردم و پێکەنی.
اینجا بیرم کەوتەوە پیاوێک لە تەنیشتنەوەی بێدەنگ چرکە ناکە. وتم کاک بەهرۆس با تا دەرەوە بڕۆین هەندێک قسە و باس بکەین، پیاسەیەک بکەین بەیەکەوە. ئاگام لێبوو سڵی کردەوە لە من. کاک مەلا محەممەد وتی جارێ نە، دوایی هەمومان بەیەکەوە ئەڕۆین پیاسە ئەەکەین ئەچینە سنتەری هانۆڤەر. وتم نا کاکە وازمان لێبێنن، من حەزەکەم لەگەڵ ئەو پیاوە دوو قسەی تایبەتی بکەین لە دەرەوە. ئەو هەڵسا و کاک عەبدوڵڵا و کاک مەلا محەممەدیش بە دوامان دەهاتن، لە دوامانەوە ئەڕۆشتن. وتم کاک بەهرۆس من ئەو ماکوانە ئیرهابیم کە تۆ قسەت پێوت لە ماڵەکەی خۆتدا، من نە ئیرهابیم و نە پیاوکوژ و نە خەڵک سەر ئەبڕم. تۆ ئەبوو منت بناسی بە ئینجا قسەت لەسەر بکرد بامایە. کوڕی باش تۆ من ناناسی، بە خزمەتی مامۆستاکرێکار نەگەیشتویت، ئەم هەموو قسە سوکت بە ئێمەوت. ئاخر وەرە بزانم لەکوێ منت دیوە پیاو بکوژم، لەکوێ منت دیوە کارێکی خراپم کردبێ. من ناڵێم فریشتەی ئاسمانم، بەڵام لە چاو قسەکانی تۆ کە کردت بەرامبەرم وەڵڵاه من فریشتەم. دەی سوێن بەخوا ئەتوانم ئێستا لێرەدا بدەمە بەرچەقۆ لە دەستم دێت و ئەشتوانم، بەڵام بە قەولی خۆتان کاکە خۆ من چەقۆ کێژ نیم، من خاوەنی پەیامێکم، لە پاڵتاک لە کۆڕ و لە سیمینارەکاندا هەوڵ ئەدەم و هەرچی بۆم بکرێ ئەم دینە ئەگەێنم. ئێوە بۆ نایەن جارێک لەسەر پەیامەکە قسە بکەن، بۆشتم بۆ دروستەکەی کە نامناسی. ویستی قسە بکانم هێشت، بەردەوام بووم لە قسەکانم. وتم ئاخر تۆ ئەوانەی وەک تۆوان بۆیە ئێران توانی بە شیعەگەری خۆی سەرکەوێ بەسەرتاندا، خۆشتان نەتان ئەزانی داوای چیەکەن. ئەگەر وەک شیعەکان ئێوەش مەزهەبی شافعەکەیەکتان زیندوو بکردایەتەوە یاخود ئەهلی سەلەفەکە، ئێستا حاڵتان بەم حاڵە ناگەیشت. ئاخر تۆ کە چەپی ئەبوو ڕازگۆ بوویتە لەگەڵ خۆت و پەیامەکەشت. کاکی خۆم هەرچیەکەیت بەس ڕازگۆ بە. مرۆڤ لەسەر بنەمای درۆ هیچی بۆ ناکرێ. ئێوە درۆزن و درۆشتان لەگەڵ میلەتی خۆتان کرد، قسەی زلتان بۆ کردن، دوایی هەمووشتان ساحەتان چۆڵ کرد بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئەمەوێت پێت بڵێم ئەوە منێکی ئیسلامی کە کێشە لەسەر من دروست بوو، ئامادە بووم هەموو خزمەتێک بە هاوشارێکی تۆ بکەم، بەڵام ئێوە توانای ئەوەتان نەبوو هاوکاری ڕەفیقەکەی خۆشتان کرد. اینجا بەخوای ئەرز و ئاسمان کە ئەو قسانت کرد قبوڵم کرد، زۆر گەورە نەبوو لەسەر دڵم، چونکە قسەت بەخۆمت و ڕێزی ئیسلامەکەت گرت. هەرچەند قسەکانت سەراپا درۆ بوو، بەڵام من هاتمە ماڵەکەت نانم خوارد، چام تێدا خوارد. من خۆم بە موسڵمان ئەزانم، پاشان عەشایەرم، بۆیە هیچ لە دڵمدا نییە کەسێکی بەڕێزی لام فەرموو تۆش قسەی خۆت بکەم. کاک بەهرۆزوتی کاک ماکوان من مقەسیرم و خەجاڵەتم، بەڕاستی نازانم بڵێم چی. وتم هیچ مەڵێ و کۆتایی بەم کێشێ هات. بەردەوام بوو لە قسەکانی وتی کاکی خۆم من هەڵام کرد بەرامبەرت، تۆ لە گەورەی خۆت قسەت نەکردووە، پاشان منیش ڕەخنەیەکم هەیە، ئەبوو خۆت بە ماکوان بناساندایە تا منیش مووقعی تۆم ئەزانی. بە هەر حاڵ ئەمە مانای وانییە کە من ئیسلام خۆش بوێت یان موسڵمانان، منیش خاوەنی پەیامێکم ئەمەوێت بیگێنم بە مرۆڤ دۆست و خۆشنودی و ئازادیە بۆ مرۆڤەکان. وتم کاک بەهرۆس کە نەموتوە ماکوانم خۆم لە ڕاستیدا ناوم خەسرەوە و نازناوی نووسین و ئەدەمی ماکوانە، درۆم لەگەڵ نەکردووی. گریمان خۆشم نەناسان، تۆ هەر بەم شێوەیە مامەڵەکەی، ئەوە کارێکی باش نییە. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە لە خۆتۆ قسە مەکە تا کەسێک نەناسی. خۆ من ناحەقی تۆ ناگرم، بەتەنیا ئەوە تەبع و سروشتی هەموو کردوایە. ڕۆژ نییە لەم ئیسلامیانەی لای منیش نەچن و بچپێنن بە گوێی یەکتریدا، بە جاسووس لە قەڵەممان ئەدەن بێ ئەوەی بەڵگەیەکان لە بەردەستدا بێ، هەر وەک تۆ یان لە بەغیلیە یان قسە فرێدانە یاخود لەگەڵ حیزبەکانیان نیم. جا نازانم ئەو خوایە کە سوێندی پێئەخوات هەروە ئاسانە، تۆش هەر لەو تەنعانەی ئەوان جاروبار لەخوا ئەترسن، تۆ ئەوەی شت نییە کاکی خۆم. اینجا فەرموو وەرە من و جەنابەت لەسەر دین و ئەم ئاینی ئیسلام و خوایە با مناقەشەیەک بکەین، لەکوێ پێت خۆشە؟ من ئامادەم. بەهرۆزوتی باشە.
وتم بەو مەرجەی تەوەرە دیاری ئەکرێ کە من تەوابووم ئینجا تۆ قسە بکەی پاشان ئەبێت خەڵکێکی حەکەم لە نێوانماندا هەبێت دوور لە بیر و باوەڕ هەردووکمان ئەوە مەرجی منە تۆش چی دائەنێت لە تەوەر و باس فەرموو من ئامادەم. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداخی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.